ئامار و هاتنی ڕۆشنی گەشتیاران بۆ ساڵی 2017 289,968 گەشتیار هاتوونەتە هەرێمی کوردستان. ڕۆشنی گەشتیاران 274,638 گەشتیار ڕۆشنێت بۆ دەروی هەرێمی کوردستان. 11,186 ئۆتۆمبیلی گەشتیاری هاتوونەتە هەرێمی کوردستان. ڕۆشنی ئۆتۆمبیلی گەشتیار 11,060 ئۆتۆمبیلی گەشتیاری ڕۆشنتە دەروی هەرێمی کوردستان. بەڕێوەبەراتی گومرکی باشماخ ئاماری هاتن ڕۆشنی بارهەڵگر بۆ ساڵی 2017 8,034 بارهەڵگر ڕۆشتۆ بۆ دەروی هەرێمی کوردستان و 321,855 بارهەڵگر هاتووە بۆ هەرێمی کوردستان. 3,986 تەنکەر گاز هاتووە و 1,867 تەنکەر نەوت، 11,114 تەنکەر بنزین ئەمانە کە داخلی هەرێمی کوردستان بوون و ئەو تەنکەرانەی کە گونجاو بووە 16,850 تەنکەر لە کۆی گشتی گونجاو بووە، ئەو تەنکەرانەی کە گونجاو نەبووە 508 تەنکەر بووە لە هەموو جۆرەکان. داهاتی ساڵی 2016 169 ملیار و 19 ملیۆن و 606,750 دینار بووە. داهاتی ساڵی 2017 237 ملیار و 668 ملیۆن و 82,600 دینار بووە. ئەو بەراوردانی کە ئێمە کردومانە لە نێوان هەم گەشتیار هەم بارهەڵگر هەم داهاتەکە. هاتنی گەشتیار لە 2016 بۆ 2017 لە سەدا 1 زیادی کردووە. ڕۆشنی گەشتیار لە چاو ساڵی 2016-2017 لە سادە و 0.4 کەمی کردووە. هاتنی بارهەڵگر بۆ ساڵی 2016-2017 لە سا 71 زیادی کردووە. خواردەمەنی هاتوو بۆ ساڵی 2016-2017 لە سا 21 کەمی کردووە. بەروبمی کشتتوکاڵی بۆ ساڵی 2016 بەراورد لەگەڵ 2017 لە سا 46 کەمی کردووە. داهات بە بەراورد لە ساڵی 2016 بۆ ساڵی 2017 لە سەدا 40 زیادی کردووە.